ئێمە گرفتەکانمان خۆشەویستان ئیماندارانی بەڕێز هی ئەوەیە خۆشیەکانی ژیانمان هەر لە مادەدا دەبینین. بەڵێ خۆشیەکانی ژیان مادە بەشێکە لێ، بەڵام خۆشیەکانی ژیانمان هەر تەنها شتە مادیەکان نین، بەڵکو لەوە گەورەتر هەیە. بەڵێ تۆ ئەگەر مادەکان تەماشاکەی خۆشی ژیان لە پارەدا ببینی، لە هاوسەردا ببینی، لە منداڵدا ببینی، لە ئۆتۆمبیلی گرانبەهادا ببینی، لە خانووی کۆشک و ڤێلادا ببینی، ئەگەر ئەمانەت هەمووشی هەبێ، ئەمەی کە ئێستا باسی دەکەین لەگەڵ یانەبێ، واللهی لێت نابن بە نیعمەت ئەبنە نیقمەت، بەخوا لێت نابن بە خۆشی، لێت نابن بە ژیان، لێت دەبن بە ژان. چونکە هەموو شتێک ئەگە کەتەلۆکەکەی لەگەڵانە بێ لە ئەنجامە لە ناو دەچێ و لەوە ئەچێ خۆشن لە ناوبەرێ لەگەڵیدا لە دەستی دەدەی. کەتەلۆکی ژیانی ئێمەش ئەم قورئانەیە، بۆیە لە پارە گەورەتر، لە هاوسەر گەورەتر، لە منداڵ گەورەتر، لە کۆشک و ڤێلا و سیارەی گرانبەها گەورەتر، لە بڕوانامەی باڵا گەورەتر ئەوەیە خاوەنی قورئانی خوای گەورە قورئانەکەی پێبەخشیوی. چونکە ئەگەر لەسەر منهەجی قورئانەکە نەبی والله هەمووی لەدەست دەدەی. زۆرمان بینی هەمووی هەبوو، پلە و پای بەرزی هەبوو، بەڵام هەمووی لەدەستدا، چونکە لەسەر منهەجی قورئانەکە نەبوو. بۆیە حیفە ئینسان بیر لە خەڵاتی قورئان نەکاتەوە. لسورة الكهف آياتي يكاد فرمي الحمد لله الذي أنزل على عبده الكتاب ولم يجعل له عوجا قيما. أم قرآن بربركتا سپاس وستایشی پروردگاری دوێ کە دای بەزاندووە لە ئاسمانەوە، چۆن بارانی پاک و پوخت بەس لە ئاسمانەوە دێتە خوارێ، بە ئیزنی ئەڵڵا نەبێ نابارێ، دەستی مرۆڤی تێدا نیە، قورئانی ژوایە لە ئاسمانەوە دابەزیوە بۆ سەر ئەم زەویە، بۆ سەر عەبدی خۆی کە محەممەدە صلی الله عليه وسلم. جا سەیری کە چۆن قورئان دابەزیوە بۆ سەر پێغەمبەر صلی الله عليه وسلم. والله تۆش کە قورئانەکەت بەدەستەوەیە کە دەیخوێنی، کە لەبەریتەوە کە لەبەری دەکەی، ئاوا خوا قسە لەگەڵ دەکا. ئای چه فەزڵێکی گەورەیە! بەخوا حیفە ئینسان شانازی بکە بەوەی کە بەندەیەک کە پلە و پایەکی بەرزی هەیە قسەی لەگەڵا کردووە، دەعوەتی کردووە. تۆ هەموو سات و کاتێک قورئانە پڕبەرەکەت و بەخشەکەی خوای پەروەردگار لەبەر دەستایە، تو خوا حیف نییە خۆت بە هەژار بزانی کە خاوەنی ئەم قورئانەی. خوای پەروەردگار ڕاستە و خۆ قسە لەگەڵ دەکا کاتێک کە قورئان دەخوێنیتەوە. ولم يجعل له عوجا، دڵنیاشت دەکاتەوە هەرچی لار و لەوێری بێ لەم قورئانەدا نییە، هەرچ هەواڵێکت پێدەدا هەموو قسەکانی ڕاستە. تەنها